حکومت عراق بر هفیان دکه جبو بهز کرنا سینورن خو پیش کو شر داعش داوی به او جبو وی مبسته جی شاندک به سروکاتیا شونکار وزارت نافخو سردان حرم کردستان کر اف شاند دگل فرماندین زیروان سینوری ین حرم کو سر به حکومت ناوندینه کومبون او تیدا داخاز جوان هاتا کرن بر هفین باش جبو پاراستنا سینوران انجام بدن. العراق يعيش أعقد الظروف الأمنية التي عێراق بە دۆخێکی سەختی ئەمنیدا تێدەپەڕێت بۆیە دەبێت بە هەموو لایەک هەوڵی گەڕانەوەی ئارامی بدەین. سەردانیشمان بۆ هەرێمی کوردستان بۆ قسەکردن بوو لەسەر دۆخی ئێستای سنوورەکان و ئەو چاڵاکیە سەربازیانەی لەلایەن هێزەکانی عێراقەوە ئەنجام دەدرێت کە هێزی پۆلیس و سوپای عێراق و حەشدی شعبی و پێشمەرگە بەشدارن تێیدا. پاسەوانی سنوور بەشێکی گرنگن لە وەزارەتی ناوخۆی عێراق و تا ئێستاش لە شەڕی داعشدا چەندین شەهید و برینداریان هەیە. داخازن فرماندین زیروان سینوری جبو شونکار وزارت نافخو اوانه بون. دابین کرنا چک و اتومبیل سربازی و چکرنا آواهی و هر وسا زیده کرنا میلاکان لی برپرس لیوایا سه یا زیروان سینوری لسلیمانی گوت چه داخازن وان جیبجی نابن؟ من پیود بەڵام خۆشبەختانە هەمووی هیچی ناکرد. ئەو داواکان پێویستیەکانمان لە نەقسی میلاکە لە دروستکردنی مەخفەرە لە دروستکردنی ملحەقە لە دروستکردنی مەقەڕی فەوجەکانمانە لە پێداویستی چەکی گەورەیە وتی ئەوە لەم حاڵەتا میزانیە نییە و ناکرێت. فرماندین زیروان سینوری ین هرمه بحثا ویدکن جبلی پیدوین مینا چک و نبونا آواهیان دنهادا پسکریکا دامزراندن جی هنه و پیویسی به دامزراندن 700 کسان جبو زیروان نافچه دو یا سوران هنه جبرکو اف دبر برفره. یەکەم باسی ئەوەی کرد کە مۆسڵ تەوا بوو ئێمە دەست بە بەرنامەمان ئەوەیە لەگەڵ ڕئیسی حکوومەت کە دەست بە سنوور بکەینەوە پێداچینەوەی لە سنوور بکەین احتیمام بە سنوور بکەین. ئێمە گەلێک مەشاکلی خۆمان بۆ باس کرد و گەلێکی نووسی بەڵام دیار نییە کە چمان بۆ جێبەجێ دەکەیت یان جێبەجێ ناکەت. لەگۆڕ ئامارەکەی وەزارەتە ناوخۆیە عێراقی 9700 زیروان سینوری لە هەرێما کوردستانی هەیە و هەر هەموو کوردن و موچە و پێدڤیان وان ji aliyê hikûmeta Iraqî tête dabînkirin.